لە گەڕەکی کانی کوردم بە دیاریکراوی لە بەردەم قوتابخانەی ئارینی بنەڕەتیم دیارە بەهۆی ئەو شەپۆ لە بارانبارینەی سڕەی دوانیۆڕۆی ئەمڕۆ ڕووی لە شاری سلێمانی کرد کاریگەری و زانی هەبوو لەسەر چەند شوێنێک یەشێک لەو شوێنانە قوتابخانەی ئارینی بنەڕەتیە کە دەکەوێتە گەڕەکی کانی کوردی شاری سلێمانی کە بەشێکی شورای قوتابخانەکە نزیکەی 10 بۆ 15 مەتری دیوارەکەیە بە تەواوەتی داڕماوە بۆ ناو قوتابخانەکە دیارە 15 خولەک پێشتر قوتابیان نێردراونەتەوە بۆ ماڵەوە لە کاتژمێر 3:45 خولەک ڕووداوەکە کاتژمێر 4 ڕێک ڕوویداوە سوپاس بۆ خوا خۆشبەختانە لەو کاتەیە قوتابیەکان لێرە نەبوون و هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە هەموو قوتابیەکان سەلامەتن من بۆ ئەو مەبەستە پەیوەندیم کرد بە نەژاد عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ئەو باسی لەوە کردکەوان ئاگاداری ئەوە نین کە ئەو قوتابخانەیە دیوارەکەی داڕماوە بەڵام داوایەکیان ناردووە بۆ بەڕێوەبەری پەروەردەکانی سنووری پارێزگای سلێمانی کە داتایەک وەربگرن لە ماوەی ئەم شەپۆلەدا چەند قوتابخانە زیانی بەرکەوتووە تاوەکو لە نزیکترین کاتدا نۆژەن بکرێنەوە.